ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانەوە گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندان بۆ پێشکەشکردنی بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. لە بەرنامەی لێکدانەوە هەڵوێست ئەم جارشمانە وەک هەمیشە چەند بابەتێکمان ئامادەیە کە بۆتان دەخوێنمەوە. بابەت یەکەممان بەناونیشانی هێز و لایەنە شیعەکان لە دەورانێکی هەستیاردا. ئەم بابەتە لەلایەن عوسمانی حاجی معروفەوە ئامادە یاخود نووسراوە. بەم شێوازە دەست پێ دەکەین. گروپە ئیسلامیە شیعەکان لە ساڵی 1970ەوە وەک ئەکتەری سیاسی و ئایدۆلۆژی کاریگەری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا سەریان هەڵداوە. بە پێی چواردەیە بە دوای سەرکەوتنی بزوتنەوەی ئیسلامی شیعە بە ڕابەری خومینی لە ساڵی 1970دا گروپە ئیسلامی شیعەکان پێشوەخت وەک ئەکتەری سیاسی و ئایدۆلۆژی کاریگەر لە ئێران دەسەڵاتی کۆماری ئیسلامیان دامەزران. دواتر لە پرۆسێکدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا سەریان هەڵدا و تەشەنەیان کرد. ئیتر بوونی ئەوان تەنیا لە کای عەقیدەتی و تائیفی و داکۆکیکردن قەتیس نەمایەوە، بەڵکو گۆڕاوە بۆ پرۆژەیەکی سیاسی لە بەزاندنی سنوورەکاندا کە ئێران وەک دەوڵەتێکی ناوەندی بەهێز پاڵپشتی دەکات. کۆماری ئیسلامی ئێران کە پرەنسیپی هەناردەکردنی ئیسلامی و شیعەگەرایی وەک بەردی بناغی ئایدۆلۆژی سیاسی خۆی گرتووەتە بەر، لەوێشەوە نەخشەی نەفوزی گروپەکان شێوەیان گرت و خۆیان ناسن لە تارانەوە تا بەغداد درێژ دەبێتەوە و بە دیمەشق و بەیروتدا تێدەبڕێت. لە چوارچێوەی ئەوەی لە ئەدەبیاتی سیاسیدا بە هیلالی شیعە ناسراوە، گروپە ئیسلامیە شیعەکان لە پێکهاتە و ڕێکخرا و ئەرکە سیاسیەکانیاندا جیاوازن. لە عێراق پارتە شیعەکانی وەک پارتی داعوە و ئەنجومەنی باڵە و ڕەوتی سەدری و ڕێکخراوی بەدر بڕبڕەی پشتی سیستەمی سیاسی لە دوای ساڵی 2023ەوە پێک دەهێنن. لە لوبنان حیزبوڵڵا نوێنەرایەتیە گرتووترین مۆدێلی گروپە ئیسلامیە شیعەکان دەکات کە عەقیدەتی ئاینی و بەرگری و سیاسەت تێکەڵ دەکەن و دەبنە دەوڵەتێک لە ناو دەوڵەتێکدا. لە یەمەن بزوتنەوەی ئەنساروڵڵا واتە حوسیەکان بە سوود وەرگرتن لە لاوازی دەوڵەتی یەمەن و پارچەبوونی هێزە ناوخۆیەکان بۆ ئەوەی بێتە دیارترین باڵی ئێران لە نیمچە دوورگەی عەرەبیدا لە بەرامبەر بەحرین و کوێیت و سعودیە. لە دوای داگیرکاری ئەمریکا لە ساڵی 2023 زاینیدا هێزە شیعەکان بوونە کاریگەرترین هێز لە پرۆسەی سیاسیدا و خۆیان بینیوە لە بەردەم پرسیارێکی بنەڕەتی سەبارەت بە ئایندەی حکومڕانی لە عێراقدا. عێراق هەرگیز دەوڵەتێکی سربەخۆی ڕاستەقینە نەبووە، دوور لە دەستێوەردانی دەرەکی لە کاروباری ناوخۆی وڵاتەکەیدا، بەڵکو وەک گۆڕەپانێکی کراوە بۆ پرۆژە ناوچەی و نێو دەوڵەتیە تێکەڵاوەکان ماوەتەوە کە زلهێزەکان هەوڵ دەدەن داهاتوەکەی بەپێی حیساباتی استراتیژی خۆیان لە قاڵە بدەن. ئەو فیدرالیزمەی وەک بژاردەیەکی سیاسی ناوخۆیی پێشنیار کراوە تەنها بەرهەمی دیدگای لایەن و هێزە سیاسی عێراقیەکان نییە، بەڵکو پەیوەستە بە پرۆژە نێو دەوڵەتی و هەرێمیەکان کە هەوڵی دووبارە داڕشتنەوەی سیستەمی سیاسی بەغدا دەدەن بۆ ئەوەی لەگەڵ بەرژەوەندیەکانیاندا بگونجێت. ئەمریکا و ئێران و ئیسرائیل هەمویان وەک ئامرازێک مامەڵیان لەگەڵ فەدرالیزمی عێراق دەکرد و بۆ خزمەتکردنی ئەجێنداکانیان. پرسیار لە ناوەندە گەورەکانی بڕیاردان ئەوە نەبوو کە ئایا فەدرالیزم ڕوودەدادیان نا، بەڵکو ئەوە بوو کە کەی و چۆن و کێ زۆرترین سوود لە داڕشتنی نەخشەی سیاسی عێراق وەردەگرێت کە زیاتر بووەتە دەستکەوت بۆ کۆنتترۆلی دەسەڵات لە بەغدا و باشووری عێراق لەلایەن هێزە میلیشیا شیعەکان و کۆماری ئیسلامی ئێران. لە ڕووی ئابووریەوە باشووری عێراق بڕیارە یان بڵین بڕبڕەی پشتی ئابووری عێراق و زیاتر لە 80% یەدەگی نەوتی عێراقی تێدایە و خاوەنی کێڵگە استراتیژیەکانی وەکو ڕۆمەیلە لە بەسرە و مەجنون لە میسان و ئەلغەرەف و ناسریە لە زیقار. هەر بۆیە لایەنە شیعەکان زۆر جەختیان لەسەر کۆنتترۆڵکردنی چاڵە نەوتەکانی باشوور کرد، توانیان پشکی شێری داهاتی نەوت کۆنتترۆڵ بکەن. ناوچەی پارێزگاکانی باشووری بەغدا، بابل، کەربەلا، نەجەف، قادسیە، موسەنا، واسد، میسان و بەسرا لە خۆ دەگرێت. بەمەش ئەو شریتە دەگرێتەوە کە لە بەغدای پایتەختەوە تا کەندا و درێژ دەبێتەوە. ئەم ناوچەیە ناوەندی سیاسی و ئابووری و ئاینی شیعەگەری لە عێراقدا دەگرێتەوە. لەوانە مازارگە ئاینیە گەورەکان دامەزراوە سەروەریەکان لە بەغدا و دەروازە سەرەکیە نەوتیەکان لە بەسرا. ئەمە ژوای کردووە بێتەیەکێک لە دەوڵەمەندترین ناوچەکانی عێراق،
هەروەها نوێنەرایەتی هێزێکی دیمۆگرافی بەرچاو دەکات کە دانیشتوانەکەی لە 20 ملیۆن کەس تێدەپەڕێت کە زۆرینە ڕەهایان شیعەن کەمینە سونە و مەسیحی بە تایبەت لە بەغدا. ئەمەش کاریگەری لەسەر توانای حکومت هەیە بۆ دابینکردنی بودجە، جگە لەوەش کۆنتڕۆڵکردنی بەندەرەکانی دەریایی بە تایبەتی لە بەسرە دەبێتە ناوەندێکی سەرەکی بۆ هاوردە و هەناردەکردن. ئەمەش ئەگەری کاریگەری لەسەر بازاڕەکانی بەغدا و پارێزگارەکانی یان پارێزگاکانی دیکەی داناوە و بۆتە دەستکەوتێکی گەورە بۆ هێزە شیعەکان و بۆ ئێرانیش. بەم جۆرە ناوبڕێکی کورد وەردەگرین و دێمەوە لای ئێوەی بەڕێز. بەڵام ئەم باڵا دەستی و فراوان بوونە ئێستا لەبەر ڕۆشنایی گۆڕانی خێرای دیمەنی جیۆپۆلیتیکی ناوچەی عەرەبیدا ڕوبەڕووی تاقیکردنەوەیەکی سەخت بۆتەوە، وەک گۆڕانکاری لە هاوپەیمانیە ناوچەیەکان، کەمبوونەوەی ناوەندگرایی ململانەی ئەمریکا و ئێران و گۆڕانی ئەولەوێتەکانی دەوڵەتانی کەندا و شەڕی ئیسرائیل و ئێران، قەیرانی ئابووری، هەموویان هۆکارن بۆ سنووردارکردنی نەخشەی کاریگەری شیعە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. جگە لەوەش گۆڕانکاریەکانی ناووڵاتانی عەرەبی دوای زیاتر لە 2 دێ ئەزمموی ڕۆڵی نەرێنی ئیسلامی لە حکومڕانیدا سەلمان، هەروەها سنوورداربوونی ئاستی واقعی بێتوانای ئایدۆلۆژیەکانی بۆ بەڕێوەبردننی دەوڵەت دەرخست کە سەلماندیان بەرژەوەندی ئابوووریەکانیان لە پێش هەر دروشم و بانگەوازێکی ئایدۆلۆژی ئاینیەوەیە. هەروەها ئەو گروپە ئیسلامیانەی دوای ڕاپەڕینەکانی بەهاری عەرەبی هاتنە سەر دەسەڵات یان بەشداریان لە حکومەتدا کرد و هیچ پەیوەندیەکیان بە ئیسلامی شیعەوە نەبوو، مۆدێلێکی دیکەی شکست هێنانیان لە پرۆژەی ئایدۆلۆژی ئاینی خۆیان لە حکومڕانیدا خستە ڕوو. لە میسر دەسەڵاتی خوان الموسلمین تەنها ساڵێکی خەیان واتە 2012 بۆ 2013 زاینی پێشەوەی لە کوتەتایەکی سەربازیدا بڕوخێنرێن. لە هەمان کادا پرۆژەکەیان لەگەڵ بۆ چوونیان بۆ پێگهێنانی دەوڵەت و واقعەتی خواستی خەڵکدا بەریەک کەوتن. لە تونسیشدا بزوتنەوەی هەستانەوە ڕوبەڕووی تەحدادی هاوشێوە بووەوە، چونکە ناچار بوو لە زۆرێک لە ویستە ئایدۆلۆژیەکانی پاشەکشە بکات بۆ خۆپاراستن لە ناسەقام گیری سیاسی. شکستی مۆدێلی عێراق کە هاوپەیمانی هێزە شیعەکانە لە ساڵی 2023 تا ئێستا سەرکردایەتی عێراق دەکەن. دۆخی سەختی ئیسلامی سیاسی شیعە بەڕوونترین شێوە خۆی ئاشکرا دەکات. دوای زیاتر لە 2 دێ لە دەسەڵات، حکومەتێک لە دوای یەکەکان شکستیان هێنا لە بنیانانی دەوڵەتێک کە توانای بەڕێوەبردننی کۆمەلگا و ئارامی سیاسی و بەڕەنگاربوونەوەی گەندەڵی و پێشکەشکردنی خزمەتگوزاری و گەیشتن بە دادپەروەری کۆمەڵایەتی هەبێت. بەجیا لەوەش سیستەمەکە جەختی لەسەر ڕێکخستنێکی تایفی کردەوە بۆ دابەشکردنی دەسەڵات کە هێزە شیعە و کورد و سوننەکان غەنیمەتە سیاسی و ئابوووریەکانیان دابەش کرد لە کاتێکدا متمانەی هاوڵاتی عێراقی بە تەواوی لە بەرامبەر دەسەڵاتداراندا بەولایەنەشەوە کە پاڵپەشتی بەهێزکردنی شیعەیان دەکرد زۆر دابەسی. دووبارەبوونەوەی ڕاپەڕینە جەماوەریەکان لە بەغدا و بەسرە و شارەکانی باشوور کە زۆرینەی شیعە بوون لە جەوهەردا ناڕەزایەتی و ڕاپەڕینێک بوو لە دژی ئەم سیستەمە میلیشیا تائیفی و نەتەوە پەرستیە. لە لوبنان حیزبوڵڵا هەرچەندە خۆی وەک هێزێکی بەرگری لە دژی ئیسرائیل نیشاندا، بەڵام خۆی ئاشکرا کرد کە تێوەگلاوە لە ململانە ناوخۆی و دەرەکیەکاندا. لە چوارچێوەی ژینگەی لوبناندا خۆی قەتیس کردهبوو، دەخاڵەتی لە سووریا و عێراق و یەمەن هەبوو، بارگرانی لەسەر داڕمانی ئابووری و دابەشبوونی تایفی بەرجەستە کردبووە. بوو بە بەشێک لەو دەسەڵاتەی کە ئێستا جەماوەری لوبنان دژایەتی دەکات. چەکەکانی بوونە بارگرانیکی سیاسی و ئابووری لەسەر دەوڵەت و کۆمەڵگا. لە کاتێکدا حیزبوڵڵا ڕوبەڕووی قەیرانی ناسنامەی ناوخۆیی دەبێتەوە لە نێوان بەرگری و دەسەڵاتدا، بە تایبەتی دوای ئەوەی بەشێکی زۆری کاریگەریەکانی لەدەست دەدات کە بە شەڕێکی خوێناوی لەگەڵ ئیسرائیل بە تیرۆرکردنی سەرکردە باڵەکان و فەرماندە باڵەکانی مەیدان کۆتایی هات. لەژێر ڕۆشنایی ئەم هۆکارانەدا پرسیارێکی بنەڕەتیش دێتە پێشەوە. ئایا ئێمە شاهیدی کۆتایی هاتنی گروپە ئیسلامیە شیعەکانین؟
پێوەرەکان ئەوە پیشان دەدەن ئێران سەرڕای گوشارەکان و گەمارۆکان و دابەزینی ئاستی هاوسەنگی لە ناوچەکەدا هێشتا خاوەنی ئامڕازەکاریگەرە لە نەفوز و چەک تا ئابووری نافەرمی. بەڵام ئەو بنکە جەماوەری ئایدۆلۆژیی کە سەردەمانێک پاڵپشتی شیعی ئێران و لایەنە شیعەکانیان دەکرد بەهۆی گەندەڵی و هەژاری و تێکشکان و کوردهێنان و پوچەڵبوونەوەی دروشمەکانیان لە بەرامبەر جەنگدا دەستی بە وەرچەرخان کرد کە چیتر ئەو لایەنانە وەک بەرجەستەی ناڕزایەتی و بەرگریکار و دڵسۆز بە ئاینەکەیان نابینین بەڵکو وەک بەشێک لە سیستەمێکی شکست خواردوو دەبیننەوە و لە بەرامبەریاندا ڕادەوەستن. ئەلبەتە ئەو لایەنە ئیسلامی و تائیفیانە و کۆماری ئیسلامی ئێران دوای دوو دێ لە ڕاگەیاندنی خەیاڵاتی ئایدۆلۆژی بۆ بنەمای بەرژەوەندی سیاسیان دوای ئەوەی دروشمە ئاینیەکانیان لە پانتایەکی بەرفراواندا ڕەواجینەما گەر کۆتایی بەدەسەڵاتیشیان نەیەت ناچار دەبن بگەڕێنەوە بۆ شێوازێکی تر لە پێکهێنانی دەوڵەت گەر بۆیان گونجاو بێت لە ژێرناوی مەدەنیەتیشدا نمایشێک دەکەن. ڕێڕەوی ئەم پرۆسەیە گەر هاتنە مەیدانی کرێکاران و جەماوەری ناڕازی وەک هێزێکی کاریگەر و بەتوانە و یەکگرتوو لە مەیداندا نەبێت ئیسلامی سیاسی شیعە لە گۆڕەپانەکەدا لە ئاستێکدا خۆی ڕادەگرێت و دەمێنێتەوە و هەوڵ دەدات ڕۆڵی خۆی لە جیهانێکی عەرەبی گۆڕاودا پێناسە بکاتەوە. هەڵبەتە ململانێ و سیاسەتی ئەمریکاش لە ناوچەکەدا کۆتاییهێنان نییە بە ئیسلامی سیاسی شیعە. لە دواشیکنەوەدا لۆژیکی هەر دەوڵەت و دەسەڵات و ڕابەر و هێزێکی سیاسی کاتێک ئایدۆلۆژیاکەی بە شکست و بنبەست دەگات بۆ ئەوەی دانەڕمێ ناچارە واقعی گۆڕانێک لە خۆیدا پیادە بکات چونکە گەر لەسەر هەمان بنەمای ئایدۆلۆژی و دروشمە سیاسیەکانی پێداگیری بکات ناتوانێت ڕابەریەکەی یان دەسەڵاتەکەی بپارێزێت. کاتێک بێدەنگی دەبێتە مردن ناونیشانی بابەتێکە کە لەلایەن بەهار مونجزیرەوە ئامادەکراوە. لە بەربەیانی ڕۆژێکی سارد لە سلێمانی کاتێک هێشتا خۆر هەڵنەهاتبوو ژنێکی تەمەن 35 ساڵ لە کاتژمێر 6دا هەڵدەسێت ناوی مەریەمە یان لەوانێ فاتیمە بێت یان سارا یان بەناز ناوەکەی گرنگ نییە چونکە ئەو دەنگی هەزاران ژنی دیکەیە کە هەر ڕۆژێک لە کوردستان بە بێدەنگی دەژین خەون دەبینن و بەهێمنی دەمرن بەڵام ئەمڕۆ ئەو بڕیاری داوە بێدەنگی بشکێنێت. ژیانێک لە نێوان چوار دیوارەوە مەریەم وەک هەزاران ژنی دیکە لە کوردستان ژیانی ڕۆژانەی لە نێوان ئەرکە بێکۆتاییەکاندا بەسەر دەبات. بەیانی لە کاتژمێر 6دا دەست پێ دەکات بە ئامادەکردنی نانی بەیانی بۆ خێزانێکی حەوکەسی منداڵەکانی بۆ قوتابخانە ئامادە دەکات کوڕەکانی دەڕۆن بۆ زانکۆ بەڵام کچەکانی یان کچەکەی لە تەمەنی 17 ساڵی داوەستاوە و لە قوتابخانە دەرهێنراوە. هۆکارەکەی باوکی باوەڕی وایە کچان پێویستیان بە زۆر خوێندن نییە وابزانم مەلایەکیش هەروەتی زوو شوو بکەن خوێندن ژن لە ژنیەتی دەخات. لەو شەوەدا بە بێدەنگی گریام مریەم وایوت بەڵام کەس نەیویست. کاتێک هەموو کەس دەڕۆن ئەو بە تەنها دەمێنێتەوە لەگەڵ بیرکردنەوەکانی و ئەو کارانەی کە بەرامبەریدا هیچ کەس پێ نازانێت و هیچ موچەیەکی نییە. کارەکانی ناوماڵ بەخێوکردنی منداڵ چاودێری بە تەمەنەکان ئەم هەمووە کارەی بەشی ژنانە کە بەهاو ئەرزی نییە. بەڵام ئەگەر ئەو هەموو یان ئەم کارانە نەکات خێزانەکە دەڕوخێت هەموو برسی دەبن ماڵ پیس دەبێت و نەخۆش دەکەون. خەونێک کە مریەم حەزی لێ بووە بێتە مامۆستا بەڵام باوکی گوتی کچان بۆ ماڵ دروستکراون نەک بۆ کار. پاشان هاوسەری گوتی منداڵەکان پێویستیان بە تۆیە. کۆمەڵگاوتی ژنی باش لە ماڵ دەمێنێتەوە. مەلای گەڕەکیش وتی ژنی بە حەیا بێ بەرپرسی هاوسەری یان بێ پرسی هاوسەری ناچێتە دەرەوە. کەس نەیپرسی مریەم پێویستی بەچی هەیە. کەس نەیوت خەونەکانی چین. کەس گوێی لێ نەگەر. کاتێک هێواش قسەی کرد لەسەر ئازارەکەی پێمان دەوترێت بێدەنگ بین بەڵام کاتێک بێدەنگ دەبین دەڵێن ئێمە ڕازین و بێدەنگیش
یانی ڕازی بوون ئەیوانە؟ ئێوەرەکان جیاوازن کاتێک هاوسەری دەگەڕێتەوە هەموو شتێک دەبێت بە پێی خواستیەوە بێت خواردن ئامادە ماڵپاک منداڵ بێدەنگ ئەگەر شتێک بە دڵی نەبێت مەریەم بەرپرسیارە کاتێک هاوسەرەکەی تون دەبێت دراوسێکان دەیبیستن بەڵام دەرگاکان دادەخن خێزانەکەی دەڵێن لە ماڵی خۆدا بمێنەرەوە و تەحەممولی بکە ئەگەر بەرهەڵستی بکاتەوە دەبێتە ژنی شەڕانی گەر بێدەنگ بێت دەبێتە ژنێکی بێدەسەڵات. چارەنووسی مریەم چارەنووسی تەنها ئەو نییە لە پێشینەی تند و تیژی خێزانی هاوسەرگیری بە زۆر هەمیشە ترس لە هێنانی ژنی دووهەم بۆ پیاوەکەی نەبوونی پشتیوانی دەرونی هەزاران ژن لە کوردستان بە بێدەنگی ئازار دەچێژن کاتێک بێدەنگی کوشندە دەبێت ئامارەکان دڵتەزێنن هەرچەندە یان هەرچەند راپۆرتکردنی فەرمی کەمە بۆ بەهۆی تا بۆ کۆمەڵایەتیەکان بەهۆی ترسی مختاری گەڕەکەکەوە بەڵام راپۆرتەکانی ڕێکخراوەکان ئاماژە بە زیادبوونێکی ڕێژەی خۆکوشتن لە نێو ژنان دەکەن و نیگەرانن هەر ژنێک کە دەمرێت چیرۆکێکی نەگوتراوی بە ئازار پشتگوێخرا و بە بێدەنگی لەگەڵ خۆیدا دەباتە هەفتەی ڕابردوو ژنێکی دیکە ئەم کۆڵانەی بەجێ هێشتین و ئاگری لە جەستەی خۆی بەردا کۆمەڵگا گوتی حرامە بەڵام کەسێک نەیوت بە ئازارەوە مرد کەسێک نەیپرسی بۆچی هیچ کەسێک گوێی لێ نەگەرد مەریەم کاتێک ئەم هەواڵەی بیست ئەم نامەی نووسی ئەو نەیتوانی زیاتر بەرگە بگرێت دەڵێت نە لە تند و تیژی نە لە بێدەنگی نە لە ئەوەی کە هیچ کەس گوێی لێ نەگەرد ئێوە بێزارن لە ئامارەکان بەڵام ئێمە بێزارین لە ئازارەکان ژنانی کوردستان داوای زۆر ناکەن ئەوان تەنها دەیانەوێت دەنگیان گوێی لێ بگیرێت بێ ئەوەی قسەیان ببڕن دەیانەوێت خەونەکانیان ڕێزی لێ بگیرێت بێ ئەوەی پێیان پێ بکەنن دەیانەوێت ئازارەکانیان باوەڕ پێ بکرێت بێ ئەوەی سەرزەنشتیان بکەن دەیانەوێت هەڵبژاردەیان هەبێت لەسەر ژیانی خۆیان دەیانەوێت کەمتر نەبن لە براکانیان لە هاوسەرەکانیان لە کوڕەکانیان لە پیاوانی دراوسێ مەریەم وایوت مەریەم کۆتایی نامەکەی بەو شێوەیە بوو ئەم نامەیە لەوانەیە کۆتا هەلێکم بێت بۆ قسەکردن یان لەوانەیە دەست پێکێک بێت ئەمە بەندە بە ئێوە ئەو ڕاست دەکات ئێمەوە کۆمەڵگایەک هەڵبژاردەیەکمان لە پێشدایە دەتوانین بەردەوام بین بە پشتگوێ خستنی دەنگی ژنان یان دەتوانین گوێ بگرین و هەنگاو بنین کاتێک ژنێک بێدەنگ دەکرێت کۆمەڵگایەک بەشێک لە گیانی خۆی لەدەست دەدات کاتێک ژنێک دەمرێت بەهۆی بێدەنگی و پشتگوێ خستنەوە ئێمە هەمومان بەرپرسیارین ئایا ئێمە ئامادەین گوێ بگرین یان هەر بە بێدەنگی یان بێدەنگیمان بۆ ژنانی کوردستان هەڵبژاردووە خەیاڵێکی کورتی خۆمە لەگەڵ دۆستیەکاندا خەیاڵم تێکەڵاو کردووە مریەم تەنها ناوێکی خوازراوە و ئەو ئێستا لە ژیاندا نەماوە ئەمە کۆتایی ئەو بابەتە بوو کە لەلایەن ئەو بەڕێزەوە نووسرا بوو بەڵێ بینەرانی خۆشەویست ئەمەش کۆتا بابەت بوو کە لەلایەن بەهار مونزیرەوە نووسرا بوو لێردا هاتیینە کۆتایی بەرنامەی لەگدانەوە هەڵوێستی ئەم جارش هیوادارم توانی بێتم کەمێک زانیاریم بە ئێوە بەخشی بێت سپاس بۆ ئێوەش کە تاوکو کۆتایی ئەم بەرنامەیەش لەگەڵمان نبوون تاوەکو بەرنمەیەکی تر و ئامادەکردنی چەند بابەتێکی تر بۆ ئێوەی خۆشەویست کاتێکی خۆش بۆ هەمولایەک